کاکشوان سپاسی ئامادەبوون دەکەین ئەگە دەکرێت بۆ بینەرانمان بڵێ کە لە حوتی ڕابردوودا خەڵاتی سەرۆکاتی پێشکەشی بەڕێستان کراوە گەر بکرێ بڵێ لە بەر چ هۆیەکە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەتان. ڕاستەکەی ڕووداوە ساڵی 2014 بوو، بەڵام هەفتەی پێشێمە خەڵاتەکەم پێبەخشرا. هۆکارەکەشیەوە بووکە ساڵی 2014 ئەگوڵە ژنێکم لە مردن ڕزگار کردبوو. لەو دێستە و 3 ساڵەدا ئەوان بۆ خۆیان لێکۆڵینەوە خۆیان کردبوو لەسەر زۆر کەیسان، کەیسی منیان پێ لە هەموو کەیسەکە ڕەنقەویتر و باشتر بوو، هەر بۆیە ئەو خەڵاتیان پێشکەشی من کرد. ئەگەر بکرێ بڵێ ڕووداوەکە بژێرەوە کە چۆن بۆ چی ڕوویدا بوو بەهۆی ئەوەی کە ئەو خەڵاتە بەڕێستان بدرێت؟ ڕاستە ڕووداوەکە بەو شێوەی بوو کە من لەسەر کار دەگەڕامەوە، دیتم ژنێک خۆی بە حەساری مەدا کرد و دوایویدا پیاوێک بە چەرخی داها دەویست چەرخەکەی فڕەدا پێش ماشێنەکەی من و ئەوی شەرخۆی بە ژوورەدا کرد. مشکە نەدەتوانی بسمە ژووری هاتمە خوارە، دیتم لێ شەڕیانە، وەڵە پێما بوو هەر شەڕێکی ئاساییە. دوایش دیتم نەخێرەوە چەخۆیەکی زەلامی پێ و وەرگەڕاوەتە ژنەی. ئەمیژی دی خۆم بە نێوداکردن و پێشەم شتێکی چەخۆکەم لێ هەستان کەیدی نەتوانێت بە چەخۆکەی لە منیشدا کە چەخۆکەم لێ ئێستایندی پیاوام گرت و زەنگم لێدا بۆ پۆلیسی و کە ڕووداوەکەم بە کورتی بۆ باسکردن هەر چەند دەقەیەکی گر پۆلیس و ئامبڵانس و هەموو هاتن. بە هەرحاڵ ژنیان برد بۆ بیمارستانی و پیاوەشیان گرت. دوایش نزیک بە ساڵێکی تقریبان من چەند جارێک چوون بۆ دادگایە و شاهیدی مەسەلەکەمدا و لە کۆتاییشدا کابراکە نزیک بە 7 ساڵ حکم درا و ژنە ڕزگاری بوو. زۆریشا حەولدا هەر ئەو کاتی کە باسی و مەسەلی بکەم و لە ڕۆژنامەیدا وتم پێویست ناکە، بەرحاڵەوان پێیان شتێکی زۆر گرنگ و گەورە بوو. دوایە کە زۆریان شتەکان داڕشت بوو، وشتم باشە مادام پێتان خۆشە لەسەر ئەو ڕاپۆرتە نووسیتانە بڵێ بکەنەوە، تەنانەت بۆم بەسە هەر بڵێم پیاوێکی کورد ژنێکی فینلاندی لە مردن ڕزگار کرد. داوە سەردێڕی ڕۆژنامەکانی ئەو کاتی بووی 2004 بەڵام کەسێ نەزانێت پیاوە کوردە چێیە. ئەتای لەو 3 ساڵەی دایدی لێرە تەبیعەتەن لێکۆڵینەوە دەکەن، چون لێرە ئەو بەرنامەیان هەیە کە ئەو کەسانی خەڵات دەکرێن. دی بەوە کامێ گەیشتم کەەوە شیایی وەم کەەوە خەڵاتم بدرێتێ و ڕەنگیان بۆ لێدامنامەیان بۆ نان و بە خەڵاتیاندا بم. کە باسی دادگای دەکەی مەبەستەوەیە چونە دادگایە و لەوێ تۆ پارێزەرتە بوو یاروە خۆت چوو بووی بەشداری بکەیت؟ نەخێرم لا وەک شاهیدی مەسەلەکەی بان کردبوو. ئەوان کە هاتن پۆلیس و شتیاوە لەوێ بە هەرحاڵ بۆ خۆت دەزانیەوە و شتەکانە پرسیوی بۆم باس کرد. ڕووداوەکە ئاوا بووە، نەفەرە ویستوێتی بە زۆری هەڵە بڕوا و دیارە تەبیعەتەنە من کە با زۆر ساڵانش لێرە ژیابم، بەڵام لەدی دیوانەوە هەر خارجێکم سەرڕەشم زۆری هاوار کرد و زنی و شتیداکتم بەرد نادەم تا پۆلیس نەیە. ئیدی لێ باژاکردم ڕووداوەکەی بجێڕم. من هەر چەند جەلسەیەکە چوم هەر ڕووداوەکەم جێڕاوەتەوە. لە ئاکامدا جەلسەی ئاخر بوو کابرا هەر دەبنەوە چاوی لە دەکردوانوی پێم کوفتم کە هاتوومە ژوورە لەبەر دەرکەی نیوی تۆ نووسراوە و تاوانەکەی تۆ نووسراوە حەولدان بۆ کوشتن. تۆ دەبێت سپاس بکەیت، سپاس دەم بکەیت کە گەیشتمە ئەو شوێنەی لەو کاتیدا دەنا ئێستێ لە جگای وشەیە دەنووسرا قەتڵ کوشتن. کارێکم کرد کە تۆوە قاتڵ نەناسی بەڵام حەولدا بۆ کوشتن. ئەو پرۆسەی بڕک دوور درێژ بوو، بەڵام چوم سەردانم کرد و هەموو جارە دەچوم کاری خۆم بەجێ چوومە دادگایە چون زۆر گرنگ بوو، حاژنێک لە مردن ڕزگاری بوو. ئەو ژەر ستام گەیشتمە سەری 3 چەقۆی لێداوە پیاوە نزیک 80 سانت چەقۆکان چوون لە جانی ئەو ژنێوە لە پشتیدا بوو، لە زگیدا بوو، لە لاقیدا بوو. بەڵام کەیدیم لەو حاڵەتیدا گەیشتمێ ژنە داهات بۆ و دەیویست لە پژملی بداویدی وەک بڵێن چەقۆی آخر کە من لە دەستیمدا و چەقۆکە دەرپەڕی و کابرام گرت وەک شاهید لەوێ بووم. دانی ئەو خەڵاتە بە چ شێوەیە کە دانی خەڵاتی سەرۆکایەتی بە شێوەی ساڵانەیە یان کەسەکان چۆن هەڵدەبژێردرێن؟ لێرە ساڵانە ئەو جوورێکە باز دەکەم 5 تا 13 نەفەرێک هەڵدەبژێردنەوە خەڵاتیان دەدەنێ. قانونەکەشی دەگەڕێتەوە بۆ نزیک 100 ساڵەوە پێش 1920 بەهۆیەوەی کە گیانی ئینسان لێرە زۆر گرنگە، وەگەر ئینسانێک گیانی خۆی لە خەتەر باوێ بۆ ڕزگارکردنی ئینسانێکی دیکە ئەو کەسە خەڵات دەکرێت.
دانی ئەو خەڵاتە زۆر هاسانێ بمڕاستی چیم نەدەزانین ئەو خەڵاتەی کە زەنگیشان بۆ لەدام پێم شش سیر بوو ئەوان بخۆیان لەو 3 ساڵەدا تاقیقیان کرد لێ کۆڵینەوەیان کرد و پەروەندەکانی بڵێن بیمارستان و دادگا و پۆلیس و هەمویان لێکدا بووە سەدان پەروەندەیان کە چاویلێکردبوو نزیک 100 چەند پەروەندێک 13 پەروەندەیان هەڵبژار بوو 13 کەیس کەوانە شایانی و خەڵاتە جا لەو 13 کەیسێدا کەیسی من بڵێن لێ هەمووان دەنگدانەوەی زۆرتر بوو چون ئەو 12 کەیسی دیکە هەر 12یان خەڵک ئاوە کەوتمەلەی نەزانی بوو دەرە هێنامەوە یاوەکە ماشێنێک ئاوری گرت بوو هیچێک پڕیدا بووە هێنابووە دەرە حاڵەتانەی هەبوو ئەوی مشکە خارجێک بووم لێرە بوو دوایە حاڵەتی چەقۆوانە چون تەبیعەتەن ڕەنگە لە زۆر شوێنە هەر ئاوا بێت کە شەڕە چەقۆ یەکچێک دەبێت کابرا یا تەلەفۆن دەکا یا ئەوەی کە مەسەڵەن ئێستێ وای لە هاتووە یا فیلمی هەڵدەگرێت یا ئەکەس بەڵام خۆم بەنێو کێشەکەیدا کرد لەبەرەوەی پێیان شتێکی زۆر گەورە بوو زۆر ئەوان بڵین زۆرتر شتەکەیان زۆر بەلا گەورەتر بوو تا خودی خۆم کە ئەو کارم کرد لە نێو چەند ڕۆژنامەی فنلاندیدا کە بڵاوبووەوە وێنەی بەڕستیشان تێدا هەیە لەگەڵ خانمێکە لە تەنیشتا ئایا ئەویشە لە پەیوەندی ڕزگارکردنی خەڵکدا بۆ کە و خەڵاتیان پێبەخشیوە بەڵا ئەو کچە جوانش دەگەڕ ڕەفیقەکانی لە دەرێ بوو دیتپوو نەفرێکدا ئاوێ کەوتۆ مەلەی نازانێ دی ئەو مەلەی زانی بوو بڵێ خۆیدا ئاوێ هایش بوو کابراکەی لەبەردە ڕزگار کرد ئەوەشیان بەو حاڵەتی دانابوو کە جانی ئینسانێکی ڕزگار کردو بەڵام ئیوی مەسەڵەن ئەو خەتەرەی نەبوو وەکوەوەی من بڵێم چەقۆمی بکەوە یا کوژرێ مەلەوە خۆی مەلە دەزانێ هەرچوو بوو نەفەرەکەی دەرهێنابووە دا بۆیە گرنگی ئەو کەیسێ من لە حاڵدا دەگەڵ ئیوی ئەو جیاوازەی هەبوو کە لە لیستی بڵێن لاپەڕەکانی سەرۆک کۆماریدا یا وەزارەتی ناوخۆ یا پۆلیس وانە کە چاودێ دەکەی نێوی سێزدەکەشیان کە نووسیوە نیمیان وەک ئەوەڵ نەفەر نووسی و گرنگێکی زۆریان هەموو دابی ڕۆژنامەکان ڕادۆکان زۆرتر مەسەلەن هەر بە گشتی هەر لەگەڵ من قسەیان زۆرتر کردو تا لەگەڵ ئەوایی دی لە کاتی بۆنەکەدا کە ئەو خەڵاتیان بێەوە بەخشی لە ئافیسی سەرۆکاتیدا کەسێک بەشدار بوو لە ئەو دانی ئەو خەڵاتە بەو شێوەیە کە فیلان بڵین چەندە ناوەندی هەیە لە هەر ناوەندی مەسەن لەو مەرکەزی لەو ئوستانەیمە 2 نەفەر بوون کە ئەو خەڵاتیان بواتووە منۆ کچە لێرە بانجیان دەکەن بۆ بڵێن وەک لای خۆمە پێداڵن ئوستانداری لەوێ نوێنەرایەتی سەرۆک کۆمار و دوایەکانی خودی ئوستاندار و دوای سەرۆکایەتی گشتی وەک بڵێن ئافیسێک هەیە وەک ڕزگارکردن و یارمەتیدان وانە ئەوانە نزیک 4 نەفەر بوون هەموو لەو کەسایەتێ گەورانە کە هاتن لێوە ئێمە بانکشت کردو لێوێ خەڵاتەکەیان داینێ و ڕۆژنامە و تلڤیزیۆن و سوزانمە و خەبەرنیگار و چیشیان هەندێک بانک کرد بوو نزیک 2 ساعاتێکی گرت و ڕێڕسمێکی زۆر ڕێکپێک و بە شکۆیان بۆ دانابووین و بۆ خۆم بەڕاستی چاوەڕانی وەی نەبووم لەو کەیسەی کە پەیوەندی بە جنابتەوە هەیە دیارە پیاوێکی ویستوێتی ژنەکەی خۆی هەوڵی داوا کە بیکوژێت لە سەرانسەری فنلاندا چەندە ڕادەی توندەتیژی سەبارەت بە ژنان هەیە کە بۆ سەر ژنان دەستڕێژی بکردرێ یان بیان هەوەیە کە زیانی پێ بگەێنن هەڵبەتەوە ژنی نەبوو بەڵام پێشتر پەیوەندیان هەبوو حتمما پێکەوە چون من ساتەکانی وەڵەوەم زانی چونۆژدە کە خۆی بە حساری بەدا کردو دانە سەگی پێبوو دیتم هیچ پیاوەی دەناسن ئەوان بۆ لای پیاوەکەی نەدەچوون بەڵام ئەمیان نەدەناسی نەشمی زۆر لێ کۆڵینەوە بکەم لە کاتی بڵێن کاری مژنە بوو کە بۆچی ئەوە ژنێتی یا پێشتر ژنی بۆ یارتێکی بێ بەڵام سەکان پیاوەکەیان دەناسی دیار بوو کە ناسییاویان هەیە لێرە ڕێژەی بڵێن ژن کوشتنیوانە زۆر کەمە ژن مافێکی تەواوی هەیە لێرە فیلەندێک لە وڵاتانەیە کە لە زووە مەسن وەزیری ژنی هەبووە دوایەکانی ئازادی دەنگدان 1970 کەس سربەخۆیی وەرگرتووە کە پێشتر وەک حاڵەتێکی خودمختار لەژێر دەستی رووسی بۆ کاتیش پارلمانان هەبوو ژن لە پارلماندا هەبووە ژن حەقی دەنگدانی هەیە هەبووە تەنانەت ژنی سەرۆک کۆماری هەبووە فیلە لێرە ئەو شتانە بە دەگمەن هەڵدەکەوێ لێرە دیارە شەڕ و ناخۆشی لە هەموو وڵاتیشدا هەیە کۆمەڵگایەکیدا
بەڵام بەو شێوەیە حاڵەتێکی زۆر زۆر کەمی هەیە کە بە چەقۆ مەسەلەن چند لە ژنێک بدەن ئەو شتانە کەمە لێرە بەڕاستی زۆر نییە. ئەو ماوەی کە لە دادگایە وەکو کەسێکە گەواهی بدەیت لەو ماوەی کە لەوێدا بوو یا پاش ئەو دەمەی کە گەواهیدانەکە تاو بووە هیچ لایەنێک کەسێک بنەماڵی ئەو کەسەی ئایا هەڕەشەیەک لەسەر تو بووە؟ نەوەڵا هیچ هەڕەشەیەک نەبوو، هیچ کەسی جۆبابەتیەوە پەیوەندی نەگرتو، بەڵام لەلایەن بنەماڵی ژنەکەیەوە مەسەلەن هاتوون زۆریان سپاس کردو و دەست کە گوڵان هێناوە و هەر لەو چەند ڕۆژەشدا کەی دێ شتە بە تاوی ئاشکرا بۆ کە ئەو کەسەی بڵێنەوە پیاوە کوردی و کارێک کرد و ئەمن بووم تەنانەت زۆر دەوروبەری شوێنی کاروارەش لیان دەزانی زۆر بەسەن تەلەفۆن دەکەن دوایەکانیە هاتون بۆ شوێنی کارەکەم گوڵوشتیان بۆ هێناوەم پیرۆزبایان کردووە لە سایتی ڕۆژنامەکانی فیلمدا ڕادۆکانیاندا مەسن دیارە زۆر نا بەڵام هیندێکم چاو لێ کردووە منداڵەکان چیان لێ کردووە سم بە هەزاران کامنت و بۆ چوونیان نووسیوە هەر کەسە دا بەجوورێکی بەڵام بەگشتێت و ئەمڕۆ نزیک بە 100% هەموو حاڵەتی پۆزیتیڤ و هەرچەند مەسەلەن نەگە چاو لێ دەکەی لە وڵاتانی لە هەموو شوێنێکی حاڵەتی ڕاستیستی شتیاوە هەیە بەڵام تەنانەت ڕاستیستەکانی مەسەل لە نووسیوانە کەسانی ئاوا پێویستە لە وڵاتی بژین جانی ئینسانێکی ڕزگار دەکەن نێوان جەوهرەتیان پێشی مثبەت و باش بوو. ئەوەندەی ئاگادار بن لەو ماوەی کە ئێوە لا فێنلادن کەسانی دیکە هەبوونە کە وەک تۆ پەنابەر بوونە و لە ڕووداوێکی ئەوەدا خەڵاتیان پێدرابێت ئەو ڕووداوە من بۆ خۆیان ئەو جوورێک کە چاوێکردو پرسیشتوانە حاڵەتێکی زۆر دەگمەنی هەیە زۆر کەم بوو ڕەنگە چەندانەیەک هەبوو بیە کە مەسەلەن حاڵەتی چەقۆ بوو بێ بچوتە نێوێ و چون ئەکسەر ئەرزم کردی یا تەلەفۆن دەکەن یا کەس دەچێشن یا فەورەن خوب ئەوە ناتنە تێوێ خەتەری وەی هەیە خو زۆر کەسە بۆشتی وا بووە هاتۆ کارێکە بۆ خۆی چەقۆیەکۆتە کوژرا و دونێفرەکە شەڕ دەکەن ساغماوە ئەو نەبین چۆ ئەوەی ناکەن جا ئەو حاڵەتی من حاڵەتێکی دەگمەن بووە بۆی ئەوان ساغ بوونەوە کە منۆ بڵێن دنیا ئەو سێزدە کەسە جاو نەفری یەکەم ئەوە هەمیەتی پێ بدرێ زۆر کەم بۆ شتە زۆرترە و خەڵاتانە بۆ کەسانێک کە جیانی کەسێکیان ڕزگار کردووە لە ئەرزم کردی ماشێن ئاوردەگری یان لە چۆمیدا زۆرتر چون بۆ خۆ دەزانی فیلان وڵاتی دەریاچەکانە زۆر تا ئەو شتانە بووە ئەو شتە و نمونەی من زۆر کەم بوو یا هەر نەبووە دەکرێگە بە کورتیش بێ کاتێک کە خەڵاتەکان پێدای ینی چ زۆرە هەستێک دەبوو وڵی هەستەکە هەستێکی خۆشە تەبیعەتە نیسا خەڵات بکرێش دەلایەن کەسی یەکەمی وڵاتەوە وەک سەرۆ کۆمارەوە خەڵات پێ بەخشێوانە من لەو کاتیش لە هەموو ساحەبەکانی دەباسم کردووە زۆرتر ویستمە هەروەکی ڕاشنگیان لەسەر لاپەڕەیەکی کە منەوە خەڵاتم بەڕاستی پێشکەشی سەربەخۆی کوردستانی کردووە ئەمە نزیک بە 23 ساڵە لێرە دەژینەوە زۆر لە دۆستان و هاوڕێیانیش سوزانم گەورەترین شانازیمان کورد بوونە لێرەژە من هەمیشەوە لە ڕۆژەوە لە شۆکە ئەو ڕوودا هاتت پێشیە زۆرتر ڕەبتم داوەتەوە بە قەزیەی کورد کە ئەمە ئینسان هەیەکی بۆ ڕزگاری ئینسانەکان حەول لە دێن ئێستەوە وەک کورد لە زیاتی تەواوی دنیاە لە سەفی ئەوەڵدا لە شەڕداین بە دژی مەسەلەن تۆڕیزم و داعش ڕاستە هیندێک هەڵدەکەوێ بەڕاستی کاکسەلا ئەو شتە ناخۆشە لەنێو کورداندا هەیە لە وڵاتانی ئوروپایش هەر خەدەری و لایەوە لە بلژیک لە نۆڕێژێ پێشتر لە سوێدە لە ئینگلیسیە کە نێوی دەنیان خەتڵی ناموسی برا باب مەسەلەن مێر دژنی خۆی دەکوژێ و شتانە زۆرتر ویستمە مەسەن مەڵکە بابە ئەو شتە هەیە ئەو جوورە ئینسانەشە ئینسانایەکی یاوان ژن لەلایمە مەوجودێکی پیرۆزە سوزانم ئەرچی زۆر بەسەر شانە ئێمە هەم وەک پیاوانی کورد پێما خۆشە مەسەلەن ئەوەی بە دنیای بڵێن کە چاق و خوقێکمان هەیە بەڕاستی زۆران پێ باش بۆ باسانە و قبوڵشیان کرد کە بەڕاستی وەک کوردیانی زۆرتر بەلانی دۆزی کوردەوە کارم لەسەوەی کرد تاوە خۆم چون ڕۆژی ئەوەڵشەوە نێوی خۆم نهێنا هەرمە پیاوێکی کوردەوە کاری کردو کاکشان زۆر سپاس دەکەین و هیواداری سەرکەوتوو بی سپاس کاکسەراجە و پێوە دەکەن مەمنون دەست خۆش بێ